خۆشەویستانێ ماسڵاتان لەبێت هەینیتان باش هیوادارم کە هەمووتان ڕۆژێکی خۆشتانە بێت و تەندروستێکی باشتانە بێت. ئەمڕۆ پانۆرامەی پرۆگرامەکانی ئەم هەفتەیەمان بۆ ئامادە کردوون و پێشکەشتان یەکەین. هیوادارم کە تاوای پرۆگرامەکان بە دڵی ئێوە بێت. فەرموو پێ کۆبینەربین. ئازیزانی ئێمە میوانی ئێوارەیەم خاتوونێکی گۆرانی بێژە کاکەیە کە ئەو ئێوێت لە ڕێگەی هونەرەکەیەوە پەیامی کاکەیەکان بگێنێت بە هەموو جیهان. بێگومان ئەم خاتوونەش کە تا ئێستا دوو بەرهەمی باوکو و کلیپ بڵاو کردوێتەوە کە یەکەم بەرهەمی بەر لە 2 مانگ بوو کە بە ناوی هاواری کاکەیەکان کە باس لە کارەساتەکانی کاکەیەکانیە کرد لەم بەرهەمەیدا و بەرهەمی دومیشی کە کاری بۆ کردووە بەڵام جارێ بڵاوی نەکردوێتەوە بە ناوی ناسنامەیە. ئێمە ئەمڕۆ ئەو خاتوونەمان بانگێش کردووە بۆی پێکەوە گفتوگۆ بکەین دەربارەی پەیامی ئەم خاتوونەوە هەروە دەربارەی بەرهەمەکانی ئاویش خاتوڕووبار ڕەشید کاکەیە. خاتوڕووبارکە بەخێر بێت. سپاس بە ئامادەبوونت. سپاس بۆ تۆ بۆ کادری کەناڵی گەلی کوردستان. زۆر سپاس و سەرەتا پیرۆزبایی ئەم کلیپە تازێت لێکەم کە جارێ بڵاو نەبووتەوە بەڵام وەکو بەرهەمێکی تازە لە ئێستاە خەریکی ئامادەکاری بۆ ئەم کارە. بەڵێ کەی بڵاو بێتەوە ئەم بەرهەمە؟ وەڵای حالیان سا ئیشی تیا دەکەن منتەجەکان. من پێشتر ئاماژەمیش بەوە کردووە من بەرهەمەکان هەمووی سیاسین یەکەم بەرهەم و دووەم بەرهەمیش یەکەم بەرهەمم باس لە نەهامەتی و نەکبەتی کاکەیە کرد ئەویش لە وڵاتی خۆمانە. دووەم بەرهەمم باس لە ناسنامەی کاکەی بە تایبەت دەکات ئەویش بۆ ئەو کەسانەیە ئەم پەیامە کە ئەیانەوێ کاکەی بلیکێنن بە نەتەوە و مەزهەبی دیکەوە. باشە زۆرترین پرسیار کە ئاراستی تۆکرێ وەکو خانمێکی هونەرمەندی کاکەی بێگومان ئەمێ ئاماژەش بۆ کەم کە خاتوڕووبار یەکەم خاتوونە کە دەستی داوەتە هونەر و هونەری هەڵبژاردووە کە ئێوە لە ڕێگەی هونەرەکەی و لە ڕێگەی گۆرانیەکان و دەنگی خۆیەوە پەیامی کاکەیەکان بگێنێ. ئەمێ ئەو بڵم کە قورس نەبوو بۆ تۆوەکو یەکەم خانمە هونەرمەند لە ناو کاکەیەکانە هونەر هەڵبژێریت؟ بەڵێ زۆر قورس بوو ڕخنەکە بەس ئەوە بوو چۆن ئافرەتی کاکەی دەرەچێتە سەر شاشە و دەنگی کاکەی دەگەیەنێ عیبە بوو لە ناومان بەڵام ئێستا وا ئەبینم زۆر ڕخنەکان کەمەوە بوونە لەخوا بە زیاد بێ خەریکە دێنە سەر قەناعەت بە شێوەیەکی زۆر بە جوان دەنگی کاکەی و هاواری کاکەی و ناسنامەی کاکەی دەگەیێت. واتە ئێستا ڕخنەکان کە بوونەتەوە قبوڵی ئەویان کردووە کە خانمێکی کاکەی بەڵێ ئێستش هەیە بەڵام زۆر بەکەمی زۆر بەکەمی هەیە ڕخنەکان. بۆ خانمان لاشە تا ڕادێک قورستر بێت وەک لە پیاوە فعلەن وایە بۆ خانمان تا ڕادەیە زۆر قورسە لە ناو کاکەیە بە تایبەت. باس لۆ کرد کە تۆ ئەتەبێت لە ڕێگەی بەرهەمەکانتەوە لە ڕێگەی هونەرەکە تۆ پەیامی کاکەیەکان بگێنیت کە کاکەیەکان بۆ نمونە لە نەتەوەی کوردن و هەروە لە کوردستان و لە عێراق نەیلیکێنن بە هەندێک نەتەوە مەزهەبیکەوە. زۆرترین ئەو پرسیارانەی کە ئاراستی تۆ کرد یەکێک لەو پرسیارانە ئەوەیە کە ئایا کاکەیەکان تەنها یعنی کوردن یاخود لە نەتەوە و لە چەندین وڵاتی جیاوازبوونیان هەیە؟ بەڵێ کاکەیمان هەیە تورکە کاکەیمان هەیە عەرەبە سەڵاو ڕێزم بۆیان هەیە. من باسی ملەتی خۆمەکەم دائیرەی خۆمەکەم ئەویش لە عێراق و کوردستانە ئەم لایە ئەم پەیامەکەم بۆ ئەو کەسانەیە کە ئەیانەوێ کاکەی کوردستان و عێراق بلیکێنن بە مەزهەب و نەتەوەیەکی دیکەوە. یعنی من ڕێز و سەڵام هەیە بۆ کاکەی تورکەکان ئەوانش دەتوانن بە هەموو شێوەیەک بە بەرهەمێک بە گۆرانی بێ بە کورتە فیلمێک بێ بە شعر بێ ئەوان شانازی کاکەی وەکو تورک خۆیان پێشکەش بکەن. بێگومان وایە. خاتوڕووبار ئەمێ باس لەم بەرهەمە تازە بکەین کە بە ناوی ناسنامەیە کە بێگومان شوێنی وێنەگرتنی کە هەڵەبجەت هەڵبژاردووە گوندی هاوار کە لەوەیە کاری وێنەگرتنت بۆ ئەنجام داوە بۆچی ئەو شوێنت هەڵبژاردووە؟ ئەو شوێنە شوێنی ڕەسەنی کاکەیەکانە ڕاستی لەبەر ئەوە ئەو شوێنەم هەڵبژارد و بەشێکی زۆر لە خەڵکانی هەڵەبجە و خەڵکانی هاوار بەڕاستی بەشدار بوون چاویان ماچەکەم و ڕێز سەڵام هەیە ئەین بۆیان لە کەناڵەکەتانەوە زۆر ماندوو بوون ئەو ڕۆژێکی خۆبەخشانە بەشداریان کردووە هەمویان ڕاستی هەمویان خۆبەخشانە هاتن و بە شانازیەوە بەشدار بوون لە کلیپەکە. باشە
هۆندراوەکەی شارەکەی هی کێیە؟ هین کەسایەکی زۆر گەورەی لە ناو کاکەی بەڕاستی حەزی نەکرد ناوی بێنین ئەویش شعرەکە بە ناوی هۆنۆ کاکەیەوە نووسی و دای پێمان وتی کاتی خۆی دێت ناوم بێنن ئێستا نابێ ناوم بێنن ئێمەش بە بۆنەی داواکاری خۆیەوە ناومان نەهێنا و بە ناوی هۆنۆ کاکەیەوە دامانەوە. باشە کاری بێنەگرتن شتی کێ بۆی ئەنجام داویان کێ بە شێوەیەکی گشتی هاوکارت بووە لەم بەرهەمە تازەیە؟ هاوکاری با بڵێن چۆنەڵێ پشتیوانیم یەکەم پشتیوان و باڵپشتم هاوسەرەکەم پێشەوەی هاوسەرم بێ برادەرین ڕاستی من گەیشت مەستاش پێکەوە هاتم کە زۆر پاڵپشتە و هەروە پێوەرزۆر مەترسا بەرنامەکە بۆ شێوە ڕوونکردنەوەی فێیت. بەڵێ یعنی تەنانەت ینی زۆر گفتوگۆکەین لە بینمانەوە ینی بۆ زۆر بچکترین شتە ینی بۆ جلوبەرگە بۆ مقابلاتە زۆر یارمەتی مەدا ینی بۆ بەرهەمەکانمە با لەوەش دەست پێ بکەین ئاماژە بەوە بدەم ئەم بەرهەمە لەسەر بجێ خۆمان بوو و لەلایەنی بابیلۆنەوە کاری بۆ کراوە ڕەنگە یەکەم بەرهەممان یعنی ئەو ئیشە نەبوو ئەو قرسە بەڵام ئیشی دوم قرس بوو لەبەر ئەوە یعنی هاوکاری ماویست ئەویش لە بابیلۆنەوە. باشە هەمیشە حەزەکەی بەجلوبەرگی کوردیەوە دەرکەوی خاتوڕبارکە ئێستاش بەجلوبەرگێکی کوردی زۆر جوانە و بەشداری لەگەڵ ئێمە تۆ ئاماژە بۆکەی کە تۆ ناتەبێت چۆنەڵی ناسنامەی خۆت یاخود چۆنەڵی ئەو شێوازەی کە تۆ بڕوات پێێتی لە هوونەرە کاتەبێت بۆ ئاراستەیە دەرکەوی ناتێ و ئاراستەیە بگۆڕیت و هەروە ناتەوێت چۆنەڵی لە پێناو مادەیە ئەو بیرروڕایی کە خۆت بڕوات پێێتی و ئەو فکرەی کە لە مەشکی تۆیە ئەم ئاراستەیە بگۆڕیت. بەڵێ من ڕاستی بۆ مادە قەت ینی ئیشم نەکردەوە و بیرمیش نەکردوەوە بە مادە ئیشکەم لەبەر ئەوەی من ئامانجێکم هەیە و ئەویش دەنگی ملەتەکەی خۆم بگەیرم ئەویش کاکەیە الحەمدولله لەخوا بەزیاد بێ ناوی هەیە بەڵام ئەمەوێ زیاتر ناوی بگەیتنە جیهانە و زیاتر بەرزەوە ببێ ناڵێم پێت هەیە ناوی هەیە و بەرزە بەڵام زیاتر ئەمەوێ دەنگی کاگەی بگەێنم و لەبەر جلوبەرگ میش بەڵێ جلوبەرگی کوردەواری زۆر شانازی پێوەکەم و ئەم ڕێچکەیەش ناشکێنم و ئەبینمیشی ئەین بۆشایەکەی لە ناو هوەری کوردیە ینی هوەری گۆرانی با بڵێن نەتەوە و خاک زۆر کەم بۆتەوە. کاگەتگەر دووبارە بەخێر بیت. زۆر سپاس بۆ ئامادەبوونت. یەکسەربار لەم پرۆژەیەوە دەست پێ بکەین کە پرۆژەی ژیان لە زوومی کامەرەی ئەوانەوە کا بۆ کۆمەڵێک کچ و کوڕی ئاوارەکە لە هی ڕۆژەڵات و ڕۆژاوای کوردستان کە لە شاری سلێمانی لێستا ژیانەکەن. ئەم پرۆژەیە بیرۆکەکەی چۆن بوو و هەروە چۆن دەستان پێگرت؟ بەڵێ زۆر سپاس. هەڵبەتە دیارە دەستگای مرۆیی مام هەر لە ژێر دروشمەکانی خۆی ئاشتی پێکەوە ژیان گەشە پێدان گرنگی بەم بابەتانە ئەداتوە ئەوەی کە بۆ ئێمە گرنگە ئەوەیە کە بتوانین گەشە بە ئەو توانای ئەو گەنجانە بین کە ئەمڕۆ خاوەنی بارەیەکن یان ئەیانەوێ لە مەجالێکە کارێک بکەن بۆ خۆیان. دیارە ئەم پرۆژەیە لە ڕۆژی گەنجانی جیهانی بوو هەر لەو ڕۆژەیە بڕیارماندا کە بەڕاگەیاندنی خولێک لە کەمپی عربەت کەمپی باریکە ئەوانی کە بەشدار بوون لە خولەکە دیارە کۆمەڵک گەنجن کە لە تەمەنی 18 ساڵ بۆ 30 ساڵ و خەڵکی ناو کەمپەکەن لە ئاوارەکانی ڕۆژهەڵات و ڕۆژاوە. دیارە ئێمە ئامانجی سەرەکی دەستگای مرۆیی مام ئەوە بوو کە بتوانین کۆمەڵک گەنج فێریکاری ڕۆژنامەوانی بکەین کە بتوانن هەم بۆ ئەو چیرۆکانەی کە هەیە لە کەمپەکانە و هەم ژیان و گوزەرانی خۆیان لەوێ و بۆ خۆشیان ببێتە بژێوی ژیانیان. ئێمە دەستگای مرۆیی مام کامیرەکانمان بۆ دابینکردن و لەگەڵ ئەوە کۆمەڵک ڕاهێنەری باشمان هێنا کە لە خولەکە بۆ ماوەی مانجێک دەرزیان وتەوە. هەر خولەکە هەر لە کەمپەکەی بوو لە کەمپی عربەتا بوو بۆ ماوەی مانجێک ئەم خولە بەردەوام بوو و لەگەڵ ئەوە دەستگای مرۆیی مام کۆمەڵک ئۆپشنی باشی هەبوو بۆ ئەوان کە چەند جارێک دەرچوونی مەیدانی هەبوو بۆ دەرەوەی کەمپەکە و گەشتی باشیان کرد
لەگەڵ ئەمەیە کە شتێک کە جی خۆشحاڵی ئەوەیە کە ئەوان ئەو خولە تایبەت بوو بە فۆتۆ جۆرنالیست چۆن بتوان ئەمان چیرۆکی وێنەی دروستکەن و چۆن بتوان ئەو ستۆریانە بێن نەدەرەوە. واتە ئەو گەنجانە حەز و خولیایەکی زۆریان هەیە بۆ کاری فۆتۆگرافی بە تایبەت کە ببن بە فۆتۆگرافەری ڕۆژنامەوانی. بەڵێ هەر خولەکە تایبەت بوو بە فۆتۆ جۆرنالیست بۆی ببن بە فۆتۆگرافەری ڕۆژنامەوانی ئەمانە. ئەو 12 چیرۆکەی کە لە خولەکە هاتە دەرەوە ڕاستەوخۆ دەستگای مرۆیی مام پێشەنگایەکی بۆ ئەم 12 بەشدار بۆ کردەوە کە پێشەنگایەکی فۆتۆگرافی زۆر باش بوو کە بە شایەتی کۆمەڵێک خەڵکی شارەزا لە مەجالەکە ئێستا ئێمە سەرباسی ئەوەی کە چێ هاتووە بۆ سەردانی پێشانگاکە و زۆر باشە پێشەوەی کە بینە سەر باسکردن زیاتر لە پێشانگاکە بێگومان هاوکارانە راپۆرتێکیان بۆ ئامادەکردوین لەسەر پێشانگاکە پێمان خۆشە لەگەڵ بینەرانە با پێکەوە بینەری ئەم پێشانگای بین و دواتر بەردەوام بین لەگەڵتان. چیرۆکی منداڵانی ڕۆژئاوای کوردستان بە وێنە نیشان دەدات. ناوی فاتیمەیە، خەڵکی قامیشلۆیە، لە کەمپی باریکەدا دەنیشێ و بەشداری خولێکی فۆتۆگرافەری کردووە کە دەستگای مرۆیی مامڕێکی خستووە. چیرۆکام ئیرۆ سەروار سێ کورکایە محەموود و شێروان و براهیم سێ کورکن تەمەنێکی گەلێکی بچووکن دچون محلێکی میکانیک دەتشغڵن ژ بۆ مساعدە ئەهلێ خۆ بکەن ئەحلامی خۆ پێک بێنن خەونی چ خەونێەوە هەبێ پێک بێنن. پرۆژەکە ناوی ژیان لە زوومی کامێرەی خۆیانەوە بۆ چەندین کچ و کوڕی ڕۆژهەڵات و ڕۆژئاوای کوردستان ڕێکخراوە کە لە سلێمانی دادەنیشن. دەستگای مرۆیی مام وەک سپۆنسەر و ڕێخەری پرۆژە کار دەکات. پێشەنگەکە پێکاتوە لە 36 ڕسم 12 چیرۆکە و هەر چیرۆکێک هی پەنابەرێکە هی ڕۆژهەڵات یاخود ڕۆژئاوا کە باس ئەکەن خزمەکانی خۆیان دراوسێکانی خۆیان هەر لە ناو کەمپی باریکە لە عەربەت. کامێرەمان بۆ دابین کردوون فێرمان کردوون چۆن ڕسم بگرن ببن بە ڕۆژنامە نووس ڕسم بگرن بۆ ڕۆژنامە بتوانن بیفرۆشنەوە. زۆربەیت ئەو تەلەبانێکی ئێمە وەرمانگرتوون هەمووی هیوای ئەوەی هەبووە ڕسم بگرە ببە بە مسەور ئیتر بەر بارودۆخەکەی پێی نەکراوە بەڵام ئێمە وەکو بڵێ ئەمەلێکمان ناونەتە. ئەوان بەدەست و پەنجە و نیگای خۆیان ژیانیان دەخەنە بەر فلاشی کامێرەکان. دەستگای مرۆیی مامیش وەک کاری هەمیشەیی پشت و پەنایی گەنجان و لاوان دەبێت بۆ ئەوەی تواناکانیان نیشان بدەن. ئاوار عەلی گەلی کوردستان، سلێمانی. بەڵێ خۆشەویستانی ئێمە پێشەنگاکە بوو لەگەڵ کاگێدگارە درێژە بە گفتوگۆکانمان دەدەین. کاگێدگار یەکەم جار یەکەم ڕۆژی نمایشی لە مایشکردنی پێشەنگاکە لە کەمپی عەربەت بەڕێوە. بەڵێ ڕۆژی 16 مانگ لە کەمپی عەربەت یەکەم ڕۆژی پێشەنگاکە بوو بەڵام لەوێ تەنها بۆ خەڵکی کەمپەکە بوو بڵین چکە ئەوان ناتوان بێنە دەرەوەی کەمپەکە زۆر بە ئاسانی بگەڕێنەوە بۆ یەکەم ڕۆژ نمایشی پێشەنگاکە لەوێ بوو و 16 و 17 مانگ عفو 16 و 17 و 18 مانگ سێ ڕۆژ بوو پێشەنگاکە 17 و 18 لە ئەمنە سوورەکە بوو. ئەو دوو ڕۆژەی کە لە ئەمنە سوورەکە بوو ئەتوانم بڵێم بە جۆرەی ئەوەی کە ئەمان خەڵکیی سەرەتان لە فۆتۆگرافیا و لە بواری ڕۆژنامەوانیە ئەوەی کە بۆ ئێمە دڵخۆشی بوو بۆ دەستگای مرۆیی مام دڵخۆشی بوو 12 چیرۆک لە پێشەنگاکەیە بوونی هەبوو کە هەر چیرۆکێک سێ وێنەیە 36 وێنە لە پێشەنگاکەیە هەبوو. ئەوەی کە بۆ ئێمە جێی دڵخۆشیە ئەوەیە کە 12 کەیسەی کە لە کەمپەکەەوە هاتوو بۆ دەرەوە ئەو ستۆریانی کە لە کەمپەکەەوە هاتوو بۆ دەرەوە توانم بڵێم ئێستا 6 کەیسیان چارەسەر کراوە دەرئەنجامێکی زۆر باشی هەبوو ئەم پێشەنگایە. بەڵێ خۆشبەختانە دیارە ئەو کەسانی کە هاتنە پێشەنگاکە هەر کەس و لە پێگە و شوێنی خۆیان توانی شتێک چارەسەر کات و درێغی نەکراوە هەموو ئەوانە بەشدار بوون ئەو سەردانکەرانی کە لە پێشانگاکە بوون بەشدار بوون لە چارەسەرکردنی ئەو کێشانەوە دەستگای مرۆیی مامیش دیارە خۆی ڕۆڵێکی باشیە بۆ لە چارەسەرکردنی ئەو کەیسانی کە هەیە لە ئەو کەیسەکان ئەو کەیسان کە پێویستیان بە چارەسەری تەندروستیە یاخود بە هاوکاریە لە لایەنی مادیەوە. بەڵێ دیارە لەوێ ئەوەی کە لە پێشانگاکە هەبوو پێشانگاکە هەموو بابەتەکان بابەتی مرۆیی.
خۆشەویستان ئێمە میوانیم ئێوارەیەم خات و شارە بابانە کە هەم شێوەکارە هەم فۆتۆگرافەرە کا بێگومان لە ماوەی ڕابردووە چەندی پێشانگەی تایبەتی کردوتەوە هەروە چەندین پرۆژەی گرنگیشی هەبووە بۆیە پێمان خۆش بوو کە ئەم ئێوارەیە ڕاستەوخۆ لە هەولێر و خات و شارامان لەگەڵا بێ بۆی کا باز لە کارەکان و هەروە کاری داهاتووی خات و شارە بکەین. خات و شارە سڵاوت لێ بەتۆم کاتۆ باش. سڵاو لە ئێوە ئەزیزانم، سڵاو لە بینەرانتان باش. زۆر سپاس. خات و شارەکو ئاماژەم پێکرد تۆ هەم وەکو شێوەکار هەم وەکو فۆتۆگرافەر ساڵانێکە کارەکەی بۆیە پێم خۆشا وەکو سەرەتا وەکو ناساندنێکی خۆت شارە بابان کێیە؟ شارە بابان مناڵی سلەیمانیە، هەر لە سلەیمانی گەورە بووم و هەر لەوێش دەسم کردووە بە هونەر و بە ئەکادیمی هونەرم خوێندووە و سەرەتا وەکو فۆتۆگرافەر دەسم پێکرد و لە دوای 5 ساڵ لە فۆتۆگرافی دەسم کرد بە هونەری شێوەکاری ئەوە بۆ ماوەی 7 ساڵە بێ کاری هونەریەکەم. زۆر باشە. خات و شارەکو وتت کە سەرەتا تۆ بە هونەری فۆتۆگرافی دەستە پێ کردووە و لا چەند پێشانگایەکی فۆتۆگرافیە و هەروە بەشداریت کردو کارەکانی خۆت خستۆتە ڕۆ. چۆن بوو کە لە هونەری فۆتۆگرافەریەوە هایتە سەر هونەری شێوەکاری؟ ڕاستە هەردووکیان هونەرم بەڵام بێگومان شێوازی کارکردن و هەروە ستایلی ئیشکردن لە هەردووکیانە جیاوازە. نەبێتە مبالەغەیەک وەکو هونەرمەندەکانی تر کە من لە مناڵیەوە دەستم پێکردووە. ڕاستی من لە مناڵیەوە یاریکردن بوو بە ڕنگ بەڵام قەت بیریشم لەوە نەکردبەوە، یعنی من لە گەورە بوونمە بیکەمە پرۆژەیەکی هونەری بەڵام هەستمە کرد کارەکانم پرۆژە هونەریەکانم چەندها بە فۆتۆگرافی ئەو پرۆژانەی کە من هەمە بەرجەستەی ناکرد بۆیە دەستم کرد بە هونەری شێوەکاری و هەم بە ئەکادیمیش خوێندم بۆی. باشە. شارە بابان تا چەند ئێوێ لە ڕێگەی پرۆژە هونەریەکانەوە چاجێکە پرۆژەیەکی شێوەکاری بێت یاخود فۆتۆگرافی بێت ئێوە دەست بێت بۆ هەنێشت کە لە کۆمەڵگەی کوردەواریە کە زۆر جار پڤەیە یاخود پێڵەن ئایبێ نابێت و ئەم کارە بکەی بەڵام وەک تۆکو خاتوونە دەتوانم بڵم کە زۆر کارە کردووە کە لە ڕابردووە نەکراوە کە یاخود پیاونەوە کە ئەم کارە کارێکی ڕاست نییە. لە ڕاستیە هونەر بۆ من و ژەمبوونی منیش لەم کۆمەڵگەیە و لەم نیشتیمانەیە زۆر سەختە بۆیە من ئەمەوێت لە ڕێگەی هونەرەوە پەیامی فێمینیستانەی خۆم بگەێنم بەرامبەر بە هەموو ئەو نەعادەڵەتیانەی کە بەرامبەر ژنێکە کرێ لەم کۆمەڵگایە ڕۆژانە دەبینین منیش وەکو ژنێک بەریەکەوتەم هەیە لەگەڵ ئەو ژنانەی کە تونند و تیژیان بەرامبەرە کرێ ئاگر لە جەستەیان بەرێن لە پێناوی ئازادبوونی خۆیان لە پێناو ئازادبوونی جەستەی خۆیان کە هی خۆیان و مڵکی هیچ کەسێک نییە تەنانەت نە مڵکی باوکە نە برایە نە هاوسەرە تەنها جەستە مڵکی ئافرەت خۆیەتی بەداخەوە لەم کۆمەڵگەیە نەک ئازادی ئیشکردن نییە بەو دەرەجەی کە ژنێک ئێوێ ئازادانە بژی و داهاتی خۆی هەبێ و هونەر بکە و ڕاگەیاندنکار بێ و هەر بابەتێکی تر کە هەر ئافرەتێکیش خۆت ئاگاداری دەرەکەوێت بە هەموو کەسەکانەوە تەنانەت بەداخەوە من ئەیڵێم بەو ژنانەی کە کۆیلە کراون لە ماڵەوە هێرشە بن بۆ ئەو ئافرەتانەی کە ئەیانەوێت چالاک بن ئیش بکەن ئەیانەوێت بابەتێک بروژێنن لەسەر ژنبوونی خۆیان بە هەموو کۆمەڵگا هێرشەکرێنە سەریان کە لە کاتێکە ئەم کەسە خۆی ئەکا بە قوربانی لە پێناوی ئازادبوونی ئەو ژنانەی کە کۆیلە کراون لە ماڵەوە. ئەنجا منیش بە دڵنیاییەوە هونەر هەچ پرۆژێکی هونەری بکەم ئەمەیە پەیامێک بگەێنم جگەل لە لایەنی جوانی ئەمەیەت بابەتێکی کۆمەڵگا بۆ ڕووژێنم کە تەئسیری لەسەر من دروست کردبێ.
باشە هەتاکو ئێستا ئەو بابەتانەی کە لە کۆمەڵگای ئەتەوێ بیوروژێنیت زیاتر کامانە بوون یاخود تایبەتە بە بواری کۆمەڵاتی و هەروە ژیانی ژنان لە ئێستا لە کۆمەڵگای کوردیە یاخود کار لەسەر کۆمەڵێک بابەتی هەمەجۆرەکەیتەوە. لە ڕاستیا من ئەوەی کە تونند و تیژی بەرامبەرەکرێ لەم کۆمەڵگایە حەزەکەم ئیشی لەسەرکەم هەر لە مناڵەوە بگرێت تا ژن کە زۆر ئەچەوسێنرێنەوە بەداخەوە من پێم خۆشە لەلایەنی کللتوری کە تەسیری لەسەر ژن بوون دروست کردووە و هەم لایەنی دینی کە بەداخەوە من هەمیشە ئەڵێم دین هات ژنی کوردی کۆیلە کرد و پیاوی توندڕەو کرد بەداخەوە ئەوە زۆر زۆر گرنگە بەنسبەت منەوە کە ئیشی لەسەر بکەم وەکو هونەرمەندێکی ژن. باشە بەڵام پێت وانە لە کۆمەڵگای کوردیە ئەم ئاڕاستی کارکردنی کە تۆ گرتوتە بەر کە زۆرترین ڕەخنە دلی ئەگیرەیە خۆت تا ئێستا هیچ دژایەتێکە کراوە ئەو ئاستەنگیانە چین کە هاتوونەتە بەردەم تۆ وەکو ژنێکی هونەرمەند. لە ڕاستیا من پێم وتی سەرەتا ئەگەر ژن بیت و هونەرمەند بی زۆر زۆر سەختە لەم نیشتیمانەیە بەڵام من هێزی ژنبوونی خۆم زۆر زۆر بە گەورەترە بینم لەو قسانەی کە ئەکرێت چونکە ئەوانەی کە کاری گەوراکەن بە دڵنیاییەوە زۆرترین قسە و باسی لەسەرەکرێت. من یەکێ لە پرۆژەکانم ئەو بوو کە بۆ یەکەم جار هەر لە هیچ شوێنێک پرۆژەی هونەری ئازادانە نەبراوەتە ناو مزگەوت من بردم. ئەمڕۆ سێ میوانی ئازیز و خۆشەویست لەگەڵمدان لەوانە دکتۆر ئیبتیسامی ئیسماعیل کە سەرۆکی بنکەی ڕووناگیری گەلاوێشە و هەروەها کاک تەڵعەت تاهیر کە هەم شاعیرە و هەروە هەم لیژنەی ئامادەکارە و کاک سیامەد هادی کە خۆی چیرۆکنووسە و هەروە لیژنەی ئامادەکار و هەروە ئەندامی دەستەی باڵای گەلاوێشیشە. ئەمڕۆ پێکەوە دانیشین گفتوگۆکەین دەربارەی فستیڤالەکە زۆر بەخێربن سوپاس بۆ ئامادەبوونتان. ڕاستە سەرڕای ئەوەی کە لە بەیانیەوە ئێوە سەرخاڵی فستیڤالەکان و هەروە هەمووتان ماندوو هیلاکەن زۆر خۆشحاڵم کە ئەمڕۆ پێکەوە دانیشتین و هەروە گفتوگۆکەین لەسەر ئەم فستیڤالە. دکتۆر ئیبتیسام سەرەتا لە تۆ دەست پێەکەم وەکو ئاماژەم پێکرد کە ئەم ساڵ فستیڤالەکە جیاواز بوو کە بێگومان وەکو ساڵانی ڕابردوو ئەو تموح و یاخود ئەو پلان و شتانێکی بۆتاندانەوە ئەو ساڵە تاتوانی بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا ئەوەی کە ئێوە ئەتانەبێت جێبەجێ بکەین ئەتوانی بڵین کە لە ڕووی تام و چێژەوە و دەزانین کە فستیڤالی گەلاوێش تام و چێژێکی زۆر ئەیە هەم بە ئامادەبووان ئەو کەسانی کە بەشداریەکەن هەم بە بینەرانیشی ئەم ساڵە تام و چێژەی هەبوو. سەرەتا سپاس بۆ ئامادەبوونتان لێرە لەگەڵ ئێمە بۆ بەخشکردنی چالاکیەکانی فستیڤالی گەلاوێش. هەڵبەتە لە 23 ساڵی ڕابردووە ئەو هەموو شێوەیە کە ڕوبەڕووی کۆمەلگاکەمان بۆتەوە بەڵام فستیڤالی گەلاوێش هەر بەردەوام بووە بۆیە ئەم ساڵ بڕیارماندا بەڕاستی کە هەر نەوەستین بەردەوام بین گرنگ بەردەوام بوونە و تەحەداکردنێکە ڕوبەڕووبوونەوەیەکە بەرامبەر ئەم بەڵایی کە ڕووی کردوتە جیهان کاریگەری لەسەر تاک بە تاکی کۆمەلگای هەیە لە هەموو سەکتەرەکانە سستیەک دروست بووە بەڵام گرنگ ئێمە لەو ڕێڕەوی کاروانی ڕووناکبیریە لەو کاروانی ڕۆشنبیریە نەوەستین ئەم ساڵ بڕیارماندا کە بە ئۆنلاین ئیشەکانمان بکەین کە لەسەر بە دنیای دیجیتال بینە ناو فستیڤالی گەلاوێژ کارەکان یاخود جێبەجێکردنی پێرە و پرۆگرامی فستیڤالەکە بە ئۆنلاین قورستر نەبوو بۆ ئێوە ئەتوانین بڵێین قورسی سوکینە لە هەردووکیا ینی هەر ئەرکی خۆی هەیە ینی هەردووکیان هەر ئەرکێکی گەورەی لەسەر شانمانە گرنگ ئەوە فستیڤالەکەمان بەڵام ساڵانی کە بۆ نمونە و قەرەباڵغی کە دروستە بوو واخۆ فستیڤالەکە بۆ شێوە گەورەی ئەکرا میوانان ئەهاتن لە وڵاتانی دەرەوە بەشداریان ئەکرد لەمایە جیاوازی هەیە بەڵە جیاوازەکەی لەمەیە بوو ئێمە لە هۆڵێکی داخراوە 300-400 کەسمان کۆکردەوانی و ئاهاتونە نزیکەوە میوانە بیانەکانیانە ناسی تەنانەت بەرهەمەکانی کورد ئەناسران بەو میوانانە ئاڵ و گۆڕێک دروستە بوو
مناقەشەیەکی فکری دروست ئەو ئەرگومنتێک دروستە بوو لە نێوان ڕووناکبیرانە کە لێرە هەموو کۆک بوونەوانە و گەلاوێش چتری هەموو کۆکردنەوەی هەموو ئەم ڕووناکبیرانە بوو ئەم ساڵ تەنها بەشداربوانی فستیڤال تەنها بەشداربوان لە چیرۆک لە شعر لە لێکۆڵینەوە ئەمانە ئامادەبوونیان هەبوو بەڵام خۆشبەختانە یان ئێمە توانین بڵین ئەگەر ئەو کاتە قەتیس بۆ لە هۆڵێکی داخراوی 500 کەسیە ئێستا ڤیدیۆمان هەیە یعنی 35,000 بینەری هەبووە ئەمە خۆی لە خۆی کەواتە فراوانترکردنی بینەری ئێمە بوو لە ینی لە ماڵەوە دانیشتە لە ئیسراحەتی خۆیەتی بەڵام ئارەزووی هەیە ڕغبەتێکی هەیە کە ئاگای لە دنیای هوەری بێ لە ئاگای لە دنیای ڕۆشنبیری بێ ئەمانە بەشدار بێ لەگەڵمانە ئەمە بۆ خۆی وەکو مەساحە وەکو فراوانی وەکو زۆربوونی جەماوەر ئەمە بۆ ئێمە فراوانتر بوو بەڵام وەک ئەڵێ ئێمە شتەکان لە دنیای دیجیتاڵە شتی افتیرازین ینی عالەمی افتیرازیە عالەمێکی ئەوە نیە تەچ بێ ینی بەبەرە ڕوو بێ بەرکەوتن هەبێ بەرکەوتنەکان چێژێکی تایبەتی خۆی هەیە ئەم چێژە وەک وتمان لە عالەمی دیجیتاڵە هەستی پێ ناکەی لە دنیای دیجیتاڵە بەڵام گرنگ ئەوەی ئێمە ئەو پەیامەی کە هەمان بوو ئەمە نەوەستاوین و بەردەوام بووین ئیشمان کردووە ئێمە ئەرکەکانمان هەمووی جێبەجێ کردبووی کە فستیڤالێکی ئاسایی بکەین بەڵام بۆ پاراستنی هەر تاکێک لەو تاکانەوە پاراستنی میوانەکان بۆ پاراستنی ئەو ژینگەی کە ئێستا هەیە لە مەترسی هەموو تاکێک لە مەترسیەوەی کە تووشی بەم نەخۆشیە بێت یاخود ئەم ڤایرۆسە کاریگەری سەرکە بۆەوە ئێمە ویسمان پاراستنیەکی تەندروستی ئەو خەڵکە بکەین بە پێی ڕێنمایە تەندروستیەکانیش جێبەجێمان کردو لە هۆڵێکی بچووک و کەمام و معقیمات و هەمووانی کە کاری تەندروستی فستیڤالەکە کە ئەم ساڵیانی 23 هەمین ساڵی بوو کە هەموو ساڵێک لە کاتی خۆیان ئەنجام درا و خۆتە گرنگەوەی کە ئەنجام بدرێت و هەروەها ئەو پەیامەی کە گەلاوێشەیەتی یاخۆ ئامانجی گەلاوێش قەڵەمی تر دەرخا بەڕاستی قەڵەمێکی تر بێنەوە ئەو بوارە کۆمەڵی ڕخنەگر کۆمەڵێ ڕۆشنفکر بێنەوە ناو بوارەکە و بەردەوام بن ئێمە هانیانەین بۆی کە ڕەنگە پلەبەندیەکە هەندە گرنگ نەبێ بەقەی هاندان و بەردەوامەکان بۆ ئەو کەسانی کە لێرە بەشدارە بن بەڕاستی خۆیان تەنها لە چەندین کەسی بەشدار بوو لە فستیڤالەمان بیستوەکەڵێ ئێمە گرنگ نییە خەڵات وەرگین گرنگەوەی بەشدار بین لە گەلاوێش چکە گەلاوێش خۆی پێگەیەکی گەورە و جوانی هەیە لە ناو کۆمەڵی ئێمە ناو کۆمەڵی کوردان ناو کۆمەلگای فکری و ڕۆشنفکرانە و لە ئەمانە تەنانەت ئەمە بنکەی گەلاوێش بوو کە یەکێکە لەو پێگانەی کە سلەیمانی پێی بوو بە شاری ئەدەب بە میوانداری ئەو خەڵکانە لە دەرەوە بە بڵاوکردنەوەی ئەم هەموو شعر و چیرۆک و لێکۆڵینەوە جوانانەی کە لێرەوە سەریان هەڵاو قەڵەمانی کە لێرەوە دروست بوون ئێستا خاوەنی ڕێچکەی خۆیان لە دنیای ئەدەبە. ڕێژان وەکو دەرهێنەری ئەم کارەشانەوە با سەرەتا لەتەوە دەست پێ بکەم لەم کات و ساتەدا وەک دەزانین بۆی ڤایرۆسی کۆرۆناوە کە زۆربەی کار و چالەکی هونەرەکان هەم لە کوردستان و بەتایبەت لە شاری سلێمانی وەستا بوو هەڵبژاردننی دەقی شانۆی هیچم نێبی شارمەوە لەم کات و ساتەدا چۆن بوو شتێکی خۆشە بۆ ئێمە کە ئەمڕۆ ستەیجەکە و ئیشەکەمان بۆ بە ستۆدیۆیەک بۆ بەرنامەکەتان کاتێک ئێمە دەستمان پێ کرد ڤایرۆسەکە هێشتا نهات بۆ ئێرە و تەسەوریشمان ناکرد شتێکی وا ببێت بە ئارقەلەیەک بۆ پرۆژەکەمان چونکە بەدامان نابوو مانگی 6 نمایش بکەین ئەمە زۆر دوای خستین ناچاری کردین ماوەیەکی زۆر لە پرۆفەگرتن لە مانگی دووەوە لە پرۆڤەکردن بوون لە مانگی یەکەوە وردە دەستمان کرد بۆی کە کاستین بۆ ئیشەکە بکەین ئەو کاتە ئەوکوتم هێشتا ڤایرۆسەکە نەهات بۆ ئێرە تا مانگی سێ شتەکان ئاسایی بوو لە مانگی سێوە شتەکان تێک چوو باشتر دواتر لە مانگی شەشە ئیتر ڕیتمی خۆی وەرگرتەوە و گەیشتینە نمایش من پێشەوەی باس لە ئیشەکە بکەم ینی نقطەیەکی زۆر حەزەکەم باسی بکەم بۆی کە ئەوانی کەمان بینن بەڕاستی ئەمە بزانن لە ماوەی 5 بۆ 6 مانگی پرۆڤەیە سەرڕای ئەو وەس ئاخراپە ئابوووریە سەرڕای ئەو وەس ئاخراپە تەندروستیە بۆ ڕۆژێک بۆ سەعاتێک لە ئەکتەرەکانە ئەوم نەبینی کە بڵێن ناتوانین بینەوە بۆ پرۆڤا و ژیانمان مهمترێکە وشکر هەمووشان سەلامەت بوون بەڵام ئەو قەلەقیە لە هیچ کام لە ئەکتەرەکانە نەبینرا ئەمە نقطەیەکە بەڕاستی ئەگەر بۆ دەیان ساڵی تریش بێت وەکو شانازیەک ئەمێنێتەوە لە بینەوەی کە ژیانت هەڵبژێری یان هونەرەکەت ئەوان هەردووشیان هەڵبژار
پێیوەست بە ئیشەکە هەموو سەردەمێک پێویستی بە ئیشێکە ڕنگدانەوەی ئەو سەردەمە بێت من هەستەکەم ئێستا نمایشەکەی ئێمە چیرۆکی نمایشەکەی ئێمە ئەو مەفهومانی کە لە نمایشەکەی ئێمە هەیە ڕنگدانەوەی لانی کەم بەشێکی چیرۆکی خەڵکی ئەم وڵاتەیە و دقەکە دقێکی ئیتالیا کاکڕێژن ڕووداوەکانی ناو ئەم کارە شانۆیە ئەتوانین بڵین کە من وەکو خۆم وەکو بینەرێک کە لێرە ئامادەم و بینەری ئەم کارە شانۆیە بم هەستمەکە کە زۆربەی ئەو ڕووداوانەیە خۆت و حەدەسانێکیەوە باسانە کرد لە کۆمەڵگەی کوردەباریشە هەمووی هەیە هەمووی وجودی هەیە شتێک لەم دقەیە زۆر گرنگە چیرۆکەکان و هێڵی گشتی چیرۆکەکان لە هەموو کۆمەڵگەیەکە بوونی هەیە چکە تۆ لەگەڵ کۆمەڵگەیشی مۆدرنا تەعاملەکەی لە کۆمەڵگەی مۆدرنیشە تەکنۆلۆژیا و مۆبایل و هەموو ئامێرەکانی تر بوونی هەیە یعنی ئەگەر لێرە بێت لە کوردستانیان لە وڵاتێکی ئەوروپیان لە وڵاتێکی دواکەوتوش بێت ڕعانیان کەیسە بۆیە لەمەیە ئێمە هیچ گرفتێکمانە بوو بەڵام لە وردە کارێکەیە لە تەفاسیلەکەیە شوێن پەنجەی خۆمان بەجێهێش چونکە نەئەکرا ئێمە دقەکە دقە و دەقوەکو خۆی بخینەوە سەر شان و چونکە هەندێک شتی هەبوو بۆ بینەری ئێمە نامۆیە و گرنگیشە تۆ لە پرۆسەیەکی شانویە شوێن پەنجەی خۆت بەجێ بێڵیت لە پرۆڤەیە لەگەڵ ئەکتەرەکان بەشێکی باش لە دقەکەمان وا لێ کرد کە بگونجێت لەگەڵ ئەم سەردەمەیە و خەڵکی زیاتر پەیوەندی لەگەڵا دروست بکات باشە بینە سەر باسکردن لە هەڵبژاردننی ئەکتەرەکانی ئەم کارە شانۆیە و دواتر یەمالای هەرێکی لە ئەکتەرەکان کاگڕژن چۆنەتی هەڵبژاردننی ئەکتەرەکان بێگومان بۆ کارێکی شانۆی قورسە بۆ دەرهێنەر کە چۆن بتوانێت ئەکتەرێکی بە ئەزمون کە ئەزمونێکی زۆری هەیە لە کاری شانۆی یاخود دراما و هەروە کۆمەڵێک ئەکتەریش کە ئەتوانێت بڵین وەکو ئەزمونیان تازان کۆکردنەوەی ئەم دوانە چۆنە قورس نەبوو بۆ تۆ یاخود لە هەڵبژاردنە زیاتر ڕەچاوی چی دەکرد بەشایەتیوانی کە ئیشەکەیان بینیوە هەمویان ئەڵێن هەڵبژاردننی کارکتەرەکان و ئەکتەرەکان بۆ ئەم کارکتەرانە یەکێکە لە نقطە گرنگەکانی ئەم ئیشە. بەڵێ خۆشەویستان ئێمە پرۆگرامی ئەم ڕۆژتان پێشکەشکرا هیوادارم کاتەوەی پرۆگرامەکان بەدڵی ئەوە بێت هەتاکو سبەینێ با پرۆگرامێکی نوێ لەگەڵتانە بین ئێوارێکی خۆش خواتان لەگەڵ.